ڕۆژ نییە سەردانی گڵکۆی ئازیزانی نەکات لە دێبنە لە سنووری گەرمیان. گۆڕەکان هیچ ناوێکیان لەسەر نەنووسراوە بۆیە ئەفراسیا و نازانێت کامە لەوانە هی دایک و خوشک و براکانێتی، بەڵام لەگەڵەوەشدا دەڵێت هەر دڵی بە گڵکۆکان خۆشە. ئەفراسیا و بەجێماوێکی ئەنفالە و 42 کەس لە خانەوادەکەی لە کۆتایی ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو بەدەستی ڕژێمی باسی ئەو سەردەمە بەر شاڵاوی ئەنفال کەوتون. ئەو ئاماژە بۆ دەکات هەرگیز ئەو ڕۆژانی لە یاد ناچێت کە چۆن ئازیزانی لێ دوورخرانەوە و کۆمەڵکوش کران. من لە ماڵ مامەما و خێیانگرم گەورە بووم، ئەمرم 14 ساڵەوە کە سوار ئەنفال بووە. دوایەوە هەر ڕۆژێ لە ماڵی یەکێکاوم سەروار بووم لە وەکو ئەنفال هەتا ئەو ڕۆژە ئەمرین لە یاد ناچوێت، هەتا ئەو ڕۆژە مرم. ڕۆژی یەکی مانگی هەشتی ساڵی 2025 دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق ڕایگەیاند دوای بە دواداچوون و چاودێریکی ورد توانیان عەجاج ئەحمەد حەردان لە پارێزگای سەلاحەدین دەستگیر بکەن. ئەم تاوانبارە لای کەسوکاری ئەنفال کراوان بە دڕندەترین کەسی قەڵای نوگرە سەلمان ناسراوە، ئەو شوێنەی باشووری عێراق کە بە هەزاران کوردی لێ زیندانی کران و بێ سەروشوێن کران. محەممەد یەکێکە لە ڕزگاربووانی قەڵای نوگرە سەلمان. ئەو سکاڵای لەسەر عەجاج تۆمار کردووە بە تاوانی ئەوەی لە ناو قەڵاکەدا ئازار و ئەشکەنجەی کەسوکاری داوە و دواتر بێ سەروشوێنی کردوون. هاتووەتە مۆزەخانی ماڵی مەریەم لە قەزای ڕزگاری تاوەکو لە وێنە و کەلوپەل و کەرەستەی ئازیزانی بڕوانێت. لازم حەجاج زەلامێکی زۆر تون ڕەوی بەگیانی مناڵ و گەورە و بچکی بۆ نەوێ ئەگەیە هەر کەسی لێدا، یعنی وەختێک کە باهاتاتەوەقاوە ئەوە نەخەڵیە ترسیا ئەو مناڵی شیە خواردیان ئەگەیا دەستیانە بەلدەمیا لە بەرەوەی نەگرێت لە بەرەوەی لێمانەدەن. وڵایی بچنە بەردەم دادگوێر چۆن بۆ سکاڵەکەی سەدام حوسێنە بۆیان منیان ببرای، بەڵام مامجەلا ڕۆی بۆ سکاڵەکەی ئەمرە ببنێن بۆ لام لازم حەجاج ئاڵێم ئەمە سێدارە کەمە بووی لەبەرەوەی ئەوەنە غەدری لێمان کردووەوەنە برسێتێمانی کێشەوە لەو شوێنە هێشتا کەمە سێدارە بوو. دایمەژم خۆزای خۆمیش بڕوایم لێ دایکمە نامینی بۆ خەفەتەوەی سەدایمە خەفەتە خۆین چواردەی چوارتێوەکەوەی ئەو ڕۆژێوە دایکم ڕۆیە. حکوومەتی هەرێم دەڵێ هەوڵێکی زۆرمان داوە تاوەکو ئێسک و پرووسکی ئەنفال کراوان بگەڕێنەوە بۆ کوردستان، هەروە سکاڵای کەسوکاری ئەنفال کراوانیش لەسەر عەجاج بە ئەنجام بگەێنین. بە گوتەی بەڕێوەبەری شەیدان و ئەنفالکراوانی گەرمیان نزیکەی 180 ڕزگار بووی ئەنفال سکاڵیان لەسەر عەجاج تۆمار کردووە. نزیکەی 180 کەس هات سکاڵای تۆمار کرد وەکو سکاڵا تۆماریکرد ناو خۆی نووسی و ئێستا قۆناغی باشی بڕیوە لە دادگای کەرخە بۆ ئەوەی کەوا تاوانبارەکە بێنن شایەتەکان بچن شایەتی لەسەر گوتەکانیان وەرگیری. وەڵایی بە حکمی ئەوەی کەوا من ڕۆژانە لەگەڵانە هەڵسو کەوتەکەم تەعاملەکەم لە دوای دەوامیش هەنێ چەندێ مناسەبات و هەیە لەگەڵیانم زۆر کاریگەری دەرونی لەسەریانی کردووە، یعنی ئەتوانم بڵێم دەرونیان دیارە کە دەرونیان هیلاکە کە کاریگەریەکی یعنی نازانم چۆن دەری بڕم ئەوە نەقورسە. بە گوێرەی ئامارێکی بەڕێبەراتی گشتی شەیدان و ئەنفالکراوانی گەرمیان نزیکەی 250 گۆڕی بە کۆمەڵماون و هەڵنەدراونەتەوە و کەسوکاری ئەنفالکراوانیش داوا دەکەن ئێسک و پرووسکی ئازیزانیان بگەڕێنرێنەوە هەرێمی کوردستان و ئەو تاوانبارانەی دەستیان لە ئەنفالدا هەبووە بە سزای ڕەوای خۆیان بگەێنرێن. دیار جەمال دەنگی ئەمریکا، گەرمیان.